برزان وەک هەمولایەک دەزانن ساڵێک بەسەر شەید بوونی شەید هەبوو تیانبەڕێ لەو پێناوەشدا لەگەڵ گەلدا بەشداری لە خۆپشاندان نەکرد و بەڵام بەداخەوە بە دەستێکی ڕەش شەید کرا لە کاتی خۆپشاندانەکانە نەک تەنها شەیدا بوو بەڵکو دەستە ڕەشەی شەید شڕان محەممەد و چەنگەجێکی دیکەشیان لە شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستان شەید و بریندار کرد. ئێمە گەنجانی باشووری کوردستان جاری دیکە نەفرەت دەکەین لەو دەستە ڕەشەیەکە گەنجانی کورد شەید دەکەن و کۆچبەریان دەکەن و بێکاریان دەکەن. هەروەها بەڕێزەوە یادی ئەم هاوڕێیانمان دەکەینەوە خۆمان وەکو تەواوکەری ئەرکی هاوڕەکانمان دەبینن و پەیامی دەدەینێت کە ئێمە هەردەم لەسەر مافی گەل و ئازادی کوردستان وەک شەیداکۆ و گەنجانەی کە بۆ کوردستان گیانە بەخشی و تێکۆشان بکەن و ڕێبازی شەیدانی کوردستان بۆ خۆمان بەبنەما بگرین. شەید ئاکۆ سەلمان خادر خەڵکی کفریە و لە 11/1998 لەدایک بووە. ناوی باوکی سەلمان و ناوی دایکی نەسرینە و شەید ئاکۆ لە ڕۆژی 7/12/2020 شەید بوو. دەستخۆشی لە ڕێکخراوەی ئەم مەراسیمەکەم. بەڕاستی شەید ئاکۆ گەنجێک بوو کە ئەبێ هەموومان ببین بە شەید ئاکۆ. بەڕاستی ئەگەر شەید ئاکۆ شەید ئاکۆ کەسێکی نیشتیمان پەرۆر بوو. بەڕاستی ئەوەی من لە شەید ئاکۆمان بوو تەنها خەمی خەڵک و خاکەکەی بوو. شەید ئاکۆ گەنجێک بوو کە تەواو خۆی کردو بۆ کوڕی نیشتیمان. هەستی نەتەواتی شەید ئاکۆ سنوورە دەستکردەکانشی تێبڕان بوو، یعنی تەنها لە باشوور نەبوو. خەمی ئەو تەنها چوار پارچە کوردستان بوو، سەربەخۆی کوردستان بوو، ئازادی هەموو کەسێ بوو. بەڕاستی من شەید ئاکۆ مەبینی هەر پارچێک بریندار بووە لێرەوە شەید ئاکۆ هەستی بە ئازاری ئەو بریندە ئەکرد. شەید ئاکۆ کەسێکی ژینگە دۆست، کەسێکی مرۆڤ دۆست بوو. بەڕاستی خەمی شەید ئاکۆ بۆ ئێمە زۆر گەورە بوو، بەڵام شانازیکردنی دوو جار گەورەتر بوو بۆ ئێمە. من داواکەم هەموومان ببین بە شەید ئاکۆ، چکە شەید ئاکۆ لە عاشقبوونی نیشتمان زیاتر ئەزانین کە عاشقی کچێک بێت. لە شەڕکردن بۆ مافی خەڵکی، لە شەڕکردن بۆ ئازاری زیاتر ئەزانین شەڕ لەگەڵ کەسێکا بکە. شەید ئاکۆ هەمیشە لە خەمی خەڵکی شارەکەیدا بووە. من داواکەم ببین بە شەید ئاکۆ. بەڕاستی دەسەڵات زۆر نەزان لە ئاستیرۆکردنی ئەم کەڵە دەنگە ئازادانە، چونکە نەک هەر نەیتوانیوە دەنگی ئەوان کە بکە، بەڵکو بە تیرۆرکردنی ئەوان هەزاران دەنگی تری ئازادی ئافراندووە. و لە نمونەی ئەوانەی شەیدانی قەڵەمە کە تا ئێستاش بە چەند ساڵ دوای تیرۆرکردنی ئەوان هێشتا دەنگی ئازادی ئەوان وەکو بولبولە چریکێنێ. دەسەڵات زۆر نەزانە بەڕاستی لە ئەستیرۆرکردنی ئەم کەڵە دەنگە ئازادانە. و دووبارەش بە دەستگیرکردن و تاوانبارکردنی گیراوانی بادینان ئەوەیان سەلمانەوە کە دادگا هیچ سەربەخۆبوونێکی نییە و تەنها لەژێر دەسەڵاتدا دەڕوا بڕێوە. سپاس بۆ هەموو لایەک.